ئازان و خۆشەویستانمان وەک لە پێشەکیشە باسمان کرد باز لە گۆڕانکاریە نوێیەکان دەکەین لە موبایل لە جۆرەکانی و گۆڕانکاریە نوێیانە چین لە هەموو کۆمەڵگاکاندا و لە جیهاندا لە ئێستادا هەموو تاکێک بەدەگمە نەبێ مەگەر لە شوێنێکی تۆزێک دوورە دەست بێت یاخود لە شوێنێک بێت کە موبایل بەکارنێنێت و لەبەرەوەی کەمە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی هەموو لایەکمانەوە بۆیە گرنگە کە بزانین موبایل چ جۆرێک گەڵبژێرین و لەگەڵیشیدا ئەو گۆڕانکاریانە کامانن کە بوونیان هەیە لە موبایل و لە جۆرەکانی و هەروەها لەگەڵیشیدا دەزانین کە ساڵ لە دوای ساڵ تەکنۆلۆژیا و جۆری موبایلەکان پێشکەوتنی زۆر جیاواز بە خۆیانەوە دەبینن چ لە کامێرا چ لە بەرنامەکانی چ لە ڤێرژنەکانی هەمومانە کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر موبایلەکە و لەگەڵیشیدا زۆرێک لەو کۆمپانیانی کە هەن لە جیهاندا لە شازەکان هەوڵدەدەن کێبڕکێ بکەن لە نێوانیاندا بۆی کە کامیان باشترین موبایل بخاتە نێو بازارەوە فرۆشی موبایلەکانی ڕووی لە زیادون بکات و کۆنتترۆلی بازار بکات. دەزانین کە لە ئێستادا وڵاتانی ئەمریکا، یابان و سین بە هەمان شێوە زۆرێک لە بەتایبەتی تر وڵاتی سین کە کێبڕکێکی زۆر دەکات لەوەی کە موبایل و ئەو جۆرانی کە هەن لە بۆی تەکنۆلۆژیادا بێنێتە نێو بازار و کێبڕکی بازاری پێ بکە و لەگەڵیشیدا ئەو کێبڕکەیە دەبێتە مایەوەی کە هاوڵاتیان و خەڵکی سوودمەند بێت لە باشترین جۆری موبایلەکان. زۆرێک لە خەڵکی گرنگی بە جۆری کامێرای موبایل دەدات، هەندێکی دیکە لەوانەیە گرنگی بە باتری موبایل بدات، هەندێکی دیکە بە خێرایی جۆری موبایلەکە و ئەو بەکارهێنانانی کە هەیە گرنگی پێ بدات هەر کەسە و بە شێوازە. بەڵام دەکرێت ئەم هەموو مواسفاتە زۆر باشانە لە یەک موبایلدا کۆ ببێتەوە و بتوانێت ئەو کەسێک کە موبایلێک دەکرێت ڕەچای ئەو پێوەرە گرنگانە بکەن و گرنگترین شتیژەوەیە کە دواتە لەگەڵ میوانەکەمان باسی دەکەین کەسێک کە موبایل لە بازاردا دەکرێت پێوەرەکان چین و ڕەچاوی چی بکات بۆی کە موبایلی باش بکرێت و زۆر گرنگە بەلامانەوە کە باز لە ئەو نیۆکارانە بکەن لەم دوایانەی کە موبایل ئەنجامدرا بە تایبەتی لە نێوان سامسۆنگ و ئایفۆن و بابەتەکانی و بە تایبەتی تر سامسۆنگ کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێڵترای 24 وانە لەنیان ئەڵترای خستە بازارەوە. هەندێک جار کۆمپانیەکان داهێنانێک ئەکەن بەڵام لەبەرەوەی کێبڕکێکە لە بازاری تەکنۆلۆژیا موبایلدا زۆر فراوان بووە لەوانەیە ئەو داهێنانە پاشگەز بنەوەلەی وەکو لە S24 ئۆڵترایە کە پێشتر ئەمان بینین سامسۆنگ موبایلی چەماوەی هەبوو، شاشە چەماوەی هەبوو، بەڵام وەکو دەبینین لەم داهێنانەی کۆتاییدا کە S24 ئۆڵترایە چەماوەکەی نەماوە، شاشێکی تەختی هەیە پێم وابێ. کۆمەڵێک گۆڕانکاریش هەر لە موبایلەکاندا ئەنجام دراوە. جا ئەگەر میوانەکەمان ئامادە بێت لە شاری ڕانیەوە کاک پشتیوان کە بە زۆرێک لەوانەیە کە بەردەوام چاودێری موبایل و جۆرەکانی و ئەو بابەتان دەکەن ئاشنان بە کاک پشتیوان. کاک پشتیوان سڵاوی خوا لێبێ، سپاس بۆ ئەم دەرفەتە بە ئێمەت بەخشی. دەمانێ ئەمڕۆ کۆمەڵێک زانیاری زۆر باشمان پێ بدەیت سەبارەت بە ئەو گۆڕانکاریە گەورانە ئەو گۆڕانکارە نوێیانە کە لە نێوان موبایلەکاندا بوونی هەیە و بوونی کێبڕکێ لە نێوان موبایلەکاندا. دووبارە سڵاوی خوا لێبێ کاک پشتیوان، سپاس بۆم دەرفەتە بەڕێستان کە شارەزای موبایل و تەکنۆلۆژیان. سپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت. سڵاو لە ئێوەش زۆر سپاس بۆ کەناڵی پێیان ڕۆژێکی تر لەگەڵ ئێوە بەرنامەیەکی تایبەت ساز دەکەین هەروەکو ئەمڕۆ. سپاس بۆم دەرفەتە کە باز لە تەکنۆلۆژیا بکەین. خۆتان دەزان هەوادارەکانی تەکنۆلۆژیا پێشکەوتنەکانی تەکنۆلۆژیا بەڕاستی زۆر خێران و لە ئێستادا کۆمپانیەکان هەروەکو باستان کرد، ئێوەش هەروەکو باسمان کرد، ئێوەش باستان کرد تەکنۆلۆژیا زۆر خێرایە و کێبڕکێ هەیە لە نێوان موبایلە چینیەکان و کۆریەکان و ئەمریکیەکان بە تایبەت و لە ئێستاشدا هەروەکو خۆشتان دیسان باستان کردەوە S24 ئەڵترایەکێکە لەو موبایلە تازانێکەوە دەکرێت بڵێن داهێنانی زۆری لە بواری تەکنۆلۆژیادا کرد ئەمڕۆ و بەپێی کەسەکانیش بە پۆلێن دەکرێت کەوا کەسێک زۆرە تایبەتمەندیەکی بەلاوە گرینگە و لە S24 ئەڵتراشدا کۆمەڵک داهێنانی زۆر کرا. یەکێک لەوانە ئەوە بوو کە شاشەی چەماوەی نەهێشت بۆ پارێزگاریکردن لە شاشەکەی و خاڵێکی زۆر گرینکەوە داهێنان بوو ئەمجارە کرا هەرچەندە لە ئایفۆن بینیمان، بەڵام لە S24 ئەڵترا ئەویش بریتی بوو لەوەی چواردەورەکەی کرد بە تیتانیۆم. ئەو تیتانیۆمە دوو سوودی زۆر گرنگی هەیە. یەکێک لەوانە زۆر بەهێزە بۆ ئەوی کە با بڵێن نەقو پێێتەوە یاخود نەشکێ و لەگەڵ ئەوەشدا کێشی سووکە بۆ بەکارهێنەر دەتوانین لە دەستدا زۆر بە ئاسانی بەکاری بێنێ.
زۆر باشە کاک پشتیان پێشێ بێنە سەر ئەم مۆبایلە نوێ باسی بکەین دەمێ بۆمان باسکەی گۆڕانکاریەکان و کێبڕکیەکان چۆنچۆنی لە ئێستادا لە نێوان کۆمپانیەکان و بە تایبەتی تر لە نێوان ئەندروید و iOS و ئەو بابەتانەدا گۆڕانکاریەکان بۆ کوێ چون و کێبڕکیەکان چۆنە لە نێو بازاڕەکاندا بەڕای بەڕێستان کێبڕکیەکان هەڵبەتە لە چەند بوارێکدا خۆیان دەبینەوە یەک لەوانە کامێرایە دووەمیان شاشەیە سێمیان سۆفتوێر و کاتی ئەپدەیتە ئەوان هەموو خاڵی زۆر گرنگن لە ئێستادا دەکرێت بڵێن سامسۆنگ و لەگەڵ ئایفۆن دوو ڕکابەری زۆر سەرەکین بەهۆی ئەوەی سۆفتوێری زۆر باشیان هەیە ئەو پارچە هاردوێرانی کەوا لەگەڵ مۆبایلەکەدا بەکاری دێنن ئەنجامی زۆر باشمان پێ دەبەخشێت لە ئێستادا کێبڕکیەکان لە نرخە لە شاشەیە لە کامێرەیە بەڕاستی لە خێراییە لەگەڵ سۆفتوێری مۆبایلەکان وە زۆریش بەرەو پێشەوە چووە کێبڕکێکە بەرەو یعنی لووتکە چوە ئێستا ئێمە نازانین کە لە داهاتوودا چ شتێکی تایبەت هەیە زیاتر بۆ بەکارهێنارێک بەردەستخن بەڕاستی یعنی هەر شتێک ئێمە بیری لێ ناکەینەوە لە یەکێک لە مۆبایلە تازەکانی ئێستادا بەردەستە زۆر باشە کاک پشتیوان با بێنە سەر S24 ئۆڵترا کە لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمپانیاکە ئەم مۆبایلە تازەی خۆی نمایش کرد جیاوازی لە ڕووی دیزاین و ڕووکاری دەرەوەی ئەم مۆبایلە لە مۆبایلەکانی پێشووتری کۆمپانیای سامسۆنگ چییە؟ بڵێ S24 ئەڵترا گۆڕانکاریەکانی دەکرێت بڵین تاو جیاوازە لەگەڵنەوەی پێشخۆی لەوانەیە کەسێکی ئاسایی سەیری بکە بڵێ هەمان دیزانی و دیکۆرە بەڵام لە ئەسڵدا گۆڕانکاری کراوە بەشی دواوە هەروکو مۆبایلێکی ئاسایی شوشەیە لەبەرەوەی ئێمە پێویستمان بە NFC پێویستمان بە وایرلس چارجە لەبەرەوەی ناتوانن مەوادێکی تر بەکاربێنن کەوە ئەم گەیاندنە بکە لە ڕووی چواردەوریەوە وەکو باسم کرد بووە بە تیتانیۆم هەم بەهێزە هەمی سوکترە بۆ دەست و لە ڕووی پێشەوەش با بڵین کراوە بە فلات شاشەکەی تەختە بەڵام لەگەڵ ئەوەشدا خاڵێکی زۆر گرنگ کە باسی بکەین ئەو شوشەی کە لەسەری بەکار هاتووی کۆمپانیای گۆرەلا گڵاسە کەوا لە سەدا نزیکەی هەفتە ڕوونتر شاشەکەمان پیشان دەدا و بۆ بەرخۆر و ئەوانە جوانترین با بڵین دیقەمان پیشان دەدا و زۆر پارێزراویش و زۆر بەهێزیشە بکاتی بەربوونەوە بۆی نەشکێت کاک پشتیوان لە ڕووی کامێرە و وێنەوە چ گۆڕانکارێکی کردو پێم وابێت کۆمەڵێک زیرەکی دەستکردی لە کامێرە و لە ئیدیتکردنی یاخود دەستکاریکردنی وێنەکاندا ئەنجام داوە کە لە مۆبایلەکانی پێش خۆیان زۆر دەگمەن و زۆر کەم بووە ئەو گۆڕانکارانە چییە لە کامێرە و لە فۆتۆکانیان هەڵبەت لە کامێرای S24 ئەڵترادا دەکرێت بڵین وەکو ژمارە زۆر گۆڕانکاری پێ نەکراوە تەنها یەک کامێرەی بۆ زیاد کراوە ئەوش بێتێت لە کامێرایەکی 5 مێگاپیکسلی کە دەتوانێت 5x ئۆپتیکال زوم بهێنێتە پێشەوە تا بەبێت تێکچوون کە خاڵێکی گرنگە و لە ئایفۆنیشدا ئەم ساڵ زیاد کرا بە هەمان شێوە و لە ڕووی زیرەکی دەست کرد بەڵام یعنی خاڵە گرنگەکەی S24 ئەڵترا لێرەدا ئەوە بوو لەگەڵ گۆگڵ جیمینی بەیەکەوە کە با بڵێن کۆدینگی زیرەکی دەستکردەویشیان تابێت بە گوگڵە بەیەکەوە زیرەکی دەستکردیان زۆر لە مۆبایلەدا بەکارهێنا هەروەکو ئەوەی کە تۆ کاتێک فۆتۆیەک یاخود ڤیددیۆیەک تۆمار دەکەی لە ڤیددیۆکەدا تۆ دەتوانانی ڕاستەوخۆ ڤیددیۆیەکی ئاسایی بکەی بە سلۆ موشن کە ئەوە زۆر قورسە ئەگەر بێت و تۆ لە کاتی ئاسایی بتێت سلۆ موشنێک تۆمار بکەی پێویستت بەوەیە مۆدەکەی بگۆڕی بە با بڵێن 200 FPS 240 FPS یعنی ڕێژەیەکی زۆری وێنەی لە یەکچرکەدا بگرێت بەڵام ئەم مۆبایلە بە ڤیددیۆی ئاسایی کە 60 FPS بۆ دەکرێت بڵین بۆ سلۆ موشن تۆزێ لاک دەکات بەڵام بەهۆی زیرەکی دەستکردەوە وای لێ کردەوە کەوە خاوبوونەوەی ڤیددیۆکەمان هەست پێ نەکەین کەوا لاک بکات و لەرزینی هەبێت ئەوەی کێک بوو لە داهێنانەکان بە زیرەکی دەستکرد کردی دووەمیان ئەوە بوو کاتێک تۆ فۆتۆیەک تۆمار دەکەی دەتوانی ئەو کەسەی کە لە ناو فۆتۆکەدا هەیە با بڵین شوێنی بگۆڕی یاخود لای ببەی یاخود سایزەکەی دەستکاری بکەی بە هەمان شێوە لە دوای خۆیەوە هیچ ئاسەوارێک بەجێ نایڵێت کە ئەوە لە بەرنامەکانی ئەدۆبی ئێستا زۆر لە بەزیرەکی دەستکرد گرنگی پێدەدرێت بەڵام لە مۆبایلدا کەمتر بین و گومان بۆیە S24 ئەڵترا ئەمساڵ زیرەکی دەستکردی زۆر بەتوانایە بەڵام یەک خاڵی زۆر ناخۆشیشەیە هەویش بریتە لەوەی باڵێن زیرەکی دەستکرد تەنها بۆ 1 ساڵ بەردەستە لە S24 ئەڵترادا دواتر دەبێت پارە بدەیت بۆی بتوانین لەو خزمەتگوزاریە سودمەند بیت و خاڵشتری زیرەکی دەستکرد لە S24 ئەڵترادا بریتە لە سێرکل سێرچی هەیە کە بەهۆی دوگمەی هۆمی خوارەوە کاتێک دەگەڕێەوە بۆ چەند سرکەیەک دەستی لەسەردادنەی ئەو فۆتۆی کە لە بەردەمتە تەنها بازنەیەکی لێ دەدەی ڕاستەوخۆ سێرچی ئەو بابەتت بۆ دەکات بۆ نمونەگەر بێت و چەند سیارەیەک لێک وێنەدا هەبن تۆ بازنە بدە لە هەر سیارەیەک ئەوە لە بەشی خوارەوە ڕاستەخۆ سێرچی بۆ دەکات
تایبەتمەندی سیارەکەمان بۆ دێنێ نرخمان بۆ دێنێ یعنی زۆر بە ئاسانی ئەگەر بێت و پێشووتر لێک بدەینەوە پێشووتر دەبوایە سکرین شۆتێک بکەیت بۆ دواتر چوبایە دەرەوە و وێنەکەت ئەپلۆد کردبا لە گوگل زاریشتر بەهۆی کامێراکەیەوە ئەنجا زانیاری پێدەبەخشی بەڵام ئێستا پێویست ناکە لە ئەپلیکیشنەکان بچێت دەرەوە ڕاستەوخۆ بۆ چەند چرکەیەک دەست سەر هۆمی مۆبایلەکە دادنی و بازنە بدەیت لە هەر شتێک ڕاستەوخۆ سێرچت بۆ دەکات ئەوانە گرنگترین ئاسانکاری بوون کە لە زیرەکی دەستکرددا با بڵین لە سامسۆنگ S24 ئەڵترادا بەردەست بوون بە هاوکاری لەگەڵ گوگل. زۆر باشە کاک پشتیوان لە ڕووی چیپ و بیگە و هەروەها هێزی باتری مۆبایلەکە S24 چ گۆڕانکاریکی تیاکراوە؟ S24 لە ڕووی بیرگەوە بەڵێن ساڵی پار لە S23 ئەڵترادا 256 و 512 گیگا بەردەست بوو دوای چەند مانگێک ئەنجا 1 تێرابایت هات بەڵام ئێستا ڕاستەخۆ 1 تێرابایت بەردەستە و لە ئۆفەرێکدا بۆ وڵاتی عێراق بە 1,650,000 بەردەستە کە ئەوە نرخی 256 گیگایە بۆ کەسانی کە داواکاری پێشوەختە دەکەن دەتوانن ئەم گیگا بەرزە بە نرخێکی کەم بەدەستبێنن لە ڕووی ڕامیشەوە ڕامێکی هەر 12 گیگای ئاسایی لەسرە لە ڕووی پاتریەوە پاتریەکەی هەروە خۆەتی 5000 میلی ئەمپێرە و بارگاوی کێرەوە کە 45 واتە بەڵام بەهۆی سۆفتوێر و با بڵێن زیرەکی دەستکرد و ئەمانەوە وا کراوە کەەوە ئەم ساڵوا گومان دەکرێت بۆ خۆشیان هەروایان وت کەەوە با بڵێن بەرگەگرتنی پاتری لە S24 ئەڵترادا زیاتر دەبێت لە بەرامبەر S23 ئەڵترادا. زۆر باشە کاک پشتیوان لە ڕووی پەنجەمۆر و وەکو دەزانین سامسۆنگ پێنووس بەکاردەهێنیت لە کاتی ئیشپێکردنیدا لە ڕووی پەنجەمۆر و بەکارهێنانی پێنووسەوە ئەم دوانش چ گۆڕانکارێکی تیاکراوە ئەم ساڵیش یاخود لە S24 ئۆڵترایشە پشتگیری لە بەکارهێنانی پێنووس دەکات؟ بەڵێ بە هەمان شێوە کاتی خۆی کە دوای ئەوەی شکستی هێنا سامسۆنگ لە زنجیرەی نەوتەکان کەەوە قەڵەمیان لەگەڵدا بوو هەروەکو باستان کرد بەڵام ئێستا لە تەعویزی کردەوە لە زنجیرەی ئێستاکان ئەم ساڵیش بە هەمان شێوە پێنووسی تایبەتی خۆی لەگەڵە بەڵام لەگەڵ ئەوەشدا باڵێن خێراتر کراوە هەستکردنی بۆ شاشە خێراتر کرابۆی لە کاتی نووسیندا ینی پێنووسەکە دوانەکەوێت. کاک پشتیوان بیگەی دەرەکی دەتوانرێت میمۆری بکرێتە ناو مۆبایلەکەوە و ئایا چەند سیمیش دەتوانی بەکاربێنی لە مۆبایلەکەدا؟ خۆی بابەتی سیم لە با بڵێن مۆبایلەکاندا جیاوازە لەبەرەوەی هەر وڵاتەی جۆرێک لە شێوازی سیمکار بەکاردێنێ بۆ لە ئەمریکادا لە ئایفۆنی 15 پرۆماکسدا بینیمان کە بۆ ئەمریکا هیچ جۆرە سیمێک بەکارنایێت تەنها خزمەتگوزاری یەک سیم بەکاردێنێ بەڵام لە با بڵێن وڵاتانی تردا بە هەمان شێوە ئەوروپا یەک سیم بوو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوو سیم بوو بۆمەش بە هەمان شێوەیە لە S23 ئەڵترادا S24 ئەڵترادا بۆ وڵاتی خۆمان دوو سیم بەکاردێ بۆ ئەوروپاژ یەک سیمە بە هەمان شێوە و ناشتوان میمۆری دەرەکی بخەینە ناو. زۆر باشە کاک پشتیوان بۆی هەوادارانی ئایفۆنیشمان لێ عادز نەبێت زۆرێک هەن کە هەواداری ئایفۆن و ئایفۆن بەکاردێنن ئایفۆن چی سەبارەت بە مۆبایلە و بەراوردەکان چین لە مۆبایلە نوێی سامسۆنگدا ئایا دەیەوێت پاشەکشێ بکات بە ئایفۆن و بە تایبەتی تر ئایفۆنی 15 و لەگەڵ یا باز لەوە دەکرێت کە نرخی ئایفۆنی 15 کەمێک کەرزانتر بووە بە هاتنە بازاری ئەم مۆبایلە ئایا شتی وا دەبێت؟ پێش ئەوەی ئێمە بچینە سەر باسکردنی ئایفۆن چەند شتێکی تر لە S23 ئەڵترادا ڕوویدا مادام ئێمە هەر باسمان کرد با بەتای باس بکەین یەکێک لەوانە بریتی بوو لەوەی ئەپدەیتی ساڵانەی بۆ 7 ساڵ بەرز کرایەوە کە لە ئێستادا لە هیچ مۆبایلێکی ئەندرۆیددا بەردەست نییە خاڵێکی تر سامسۆنگ گرێبەستی کرد لەگەڵ هەردوو با بڵین کۆمپانیای گەورەی سناپچات و ئینستاگرام کەوا بتوانن با بڵین ڤیدیۆ فۆتۆکانیان بە سوپەر HDR های داینامیک ڕێنج پێشکەش بکەین و لەگەڵ ئەوەشدا دژەلەرزین بێ کە ئەو پێشووتردا لە مۆبایل ئەندرویدەکان زۆر کەم بوو بۆیە هەوادارانی ئایفۆن یعنی خود ئەوانی کە سناپچاتوانە بەکاردێن زیاتر ئایفۆنیان بەکاردێنە بەڵام ئەو جارە پێویست ناکات S24 ئەڵتراتە بێ پێویست ناکات بچیتە سەر ئایفۆن بە هەمان شێوە ئەنجاگەر بینە سەر باسکردنی ئایفۆنەکە ئایفۆن بێگومان داهێنانی کرد لەم ئایفۆنی 15 پرۆماکسەدا هەروەکو بوو بۆ تایپسی کە ئەوشیان هەم خێراتر داتا دەگوازێتەوە هەم دەتوانی هارد درایڤ و ئەوانەشی لێ ببەستی و لە ڕووی نرخیشەوە بەڕاستی لە ئێستادا نرخەکان با بڵێن زۆر دابەزیوە یعنی بە بەراورد بە پێشووتر هەر مۆبایلەی تقریبا 400-500 دلار زیاتری لێ دابەزیوە ئەوەش دەگەڕێتەوە سەر ئەوەی خەڵکی ئێمە چاوەڕێ نەکرد لە سەرەتادا تاوەکو نرخ دابەزێ بە با بڵین کڕین و فرۆشتنی بازرگانەکان هەڵخەڵەتە ئەگەرنا لە ئەسڵدا ئێستا نرخی ئایفۆن ئەو نرخەیەکەوە کۆمپانیا بڵاوی دەکاتەوە لە وڵاتاندا. بەڵێ کاک پشتیوان وەک خۆشت ئاماژەت پێکرد لە ئێستادا چەند جۆرێک مۆبایلی جیاواز هەن لە بازاڕەکاندا و کێبڕکێکی زۆر باش هەیە
ئێمە بەدەل لە سامسۆنگ چەندین موبایلی جۆری دیکەی وڵاتی چین لە بازاردا هەیە ئەم موبایلانە چین کێبڕکەکانیان چۆنە لەگەڵ موبایلەکانی سامسۆنگ و ئایفۆندا وڵاتی چین لە ئێستادا دوو خاڵی زۆر گرنگ لە دواوەیە ئەوش یەکەمیان بریتێ لەوەی سیستەم لە سیستەمدا ئەو ڕووکاری ئەندرویدی ئەو سیستەمی ئەندرویدی کەوەری گرتووە ڕووکارەکانی تا ڕادەیەکی زۆر لە هەندێک مۆبایلدا کێشەی زۆرە. دووەم مۆبایلە سینیەکان خاوەنی چیپی خێرایی تایبەت بە خۆیان نین بۆی بتوان بیگونجێن لەگەڵ مۆبایلەکان کەوە دەکرێت بڵێم خاڵێکی زۆر با بڵێن نەرێنیە لە مۆبایلە سینیەکاندا. بەڵام لە هەمان کاتیشدا لە ڕووی کامێرە زۆر پێشکەوتون ئەوە تا شاومی لەگەڵ لایکای ئەڵمانی لە ڕووی لێنزەوە پشتگیری با بڵێن مۆبایلەکانی دەکات و بۆ سێنسەری کامێرەکان لەگەڵ سۆنی پشتگیری دەکات. یعنی هاوبەشی کردو لەگەڵ هەم کۆمپانیا زەبەلاحەکان بۆی لە کێبڕکێکە دانابڕێ و ئۆپۆ بە هەمان شێوە ئەم ساڵ مۆبایلی تازەی فایند X7 ئەڵترای ڕاگەیاندوکەیش مۆبایلێکی زۆر زۆر بەهێزە بەڵام بەداخەوە لەوانەیە نەگا بێرە ئەگەر نا کۆمپانیەکانی تر بە هەموو شێوەیەک پێشبڕکێ دەکەن بۆی با بڵێن باشترین مۆبایل بەرهەم بهێنن و لەگەڵ ئەوەشدا نرخی مۆبایلە چینیەکان با بڵێن نرخێکی زۆر زۆر باشە کە هەرزانترە لە هەر یەکە لە ئایفۆن و لە سامسۆنگش بە هەمان شێوە بەهۆی دەستی کارەوە زیاتر ئەم نرخەش دابەزیوە لە وڵاتی چین. زۆر باشە کاک پشتیوانێکی تر لە تایبەتمەندەکانی S24 ئۆڵترا وەرگێڕانی ڕاستەوخۆی لە کاتی پەیوەندیکردندا ئایا ئەمە چۆن کاریگەری لەسەر نرخەکەی ئەبێت و هەروەها کاریگەری لەسەر ئایفۆن 15 ئەبێت و ئایا دەکرێت لە داهاتوودا زمانی کوردیش بەردەست بێت بۆ ئەم وەرگێڕانە؟ لە ئێستادا ئەگەر لە پرسیاری کۆتاییەوە دەست پێ بکەم لە زمانی کوردی بۆ تەکنەلۆژیادا لە ئێستادا کێشەیەکی زۆری هەیە لە ڕووی ڕێزمانیەوە زمانێکی سابتمان نییە و لە هەجاتمان زۆرە تاوەکو ئێستا سابت نەبووە بە هەمان شێوە و لە ڕووی کارکردنیشەوە کارکردنی لەسەر کراوە بەڵام بە شێوەیەکی جیهانی نەناسێنراوە بەڵام لە ئێستادا خۆشبەختانە لە گوگڵدا هەیە دەتوانین لە ترانسلیتی ئەپلیکیشنەکانی خۆی سوودی لێ ببینین. بەڵام لە ئێستادا نەک کوردی هەندێک لە زمانی تریشی تێدانیە لەو داهێنانی سامسۆنگ. ئەم داهێنانی سامسۆنگ بەڕاستی داهێنانێکی زۆر زۆر نایابە پشتگیری 13 وڵات دەکات لە کاتی پەیوەندیدا تۆ ڕاستەوخۆ دەتوانی زمانەکە بگۆڕی هەم بە دەنگ هەمیش بە نووسین کە ئەو بەڕاستی داهێنانێک بوو بەهۆی زیرەکی دەستکردەوە دەکرێت بڵێن ڕکابەرەکانی شۆک کرد کاتێک تۆ زمانی ئینگلیزی دەزانی لەگەڵ کەسێکی چینی قسە دەکەی زۆر بە ئاسانی دەتوانی کەسەکە تۆ بە ئینگلیزی قسە دەکەی ئەو بە چینی گوێی لێە و بە هەمان شێوە ئەو بە چینی قسە دەکات بە زمانی ئینگلیزی بۆ تو دێتەوە واتە جگە لەوەی کەوە ئامێرەکانی با بڵێن مۆبایل و هەموو ئەوانە جیهانیان بوو بچوو کردوینەوە ئێستا وایە لێکردوین پێویست ناکە ئێمە هەڵدەین زمانی تریش فێربین بەڕاستی یەک زمانی سەرەکی جیهانی بزانە دەتوانی بۆ چەندین وڵات بەکاری بێنی بەڕاستی داهێنانێکی زۆر زۆر زەخم بوو یعنی وا دەکات کۆمپانیەکانی تر تەواو گرنگی بۆ بەشە بدەن کە یەخستنی وڵاتەکان لە ڕووی زمانەوە زۆر زۆر گرنگە. ئەوەی سامسۆنگ کردی من بەڕاستی زۆر پێی سەرسام بووم ئەم تایبەتمەندیی گۆڕینی دەنگ و ڕەنگە شتێکی با بڵێن نەبیندرا بوو لە هیچ لە کۆمپانیەکانی تری مۆبایل. کاک پشتیوان ئەم زیرەکی دەستکردیەش هەر بە هەمان شێوەی کە ئاماژەت پێکرد بۆ ساڵێکە ئەمەشیان کە باسێکی ئەم داهێنانە گەورەیە ئەمەشیان بۆ ساڵێکە بەڵێ وا گومان دەکەم یعنی شتێکم لەسەر ئەوەش خوێندەوە کەوە بۆ هەموو وڵاتانیش بەردەست نەبێت لەبەرەوەی زمانی هەموو وڵاتانی تێدانە دیارە بەپێی وڵاتەکان ئەپدەیتی با بڵێن ڕووکاری مۆبایلەکان دێت بۆیە زۆر ئاستانە لایەن سامسۆنگەوە بۆ هەموو وڵاتان بەردەستی نەهات. خاڵی شتری زۆر گرنگ کە بیرمان نەچێ ئەم جارە زیرەکی دەستکرد بۆ زۆر مۆبایلی تر بەردەست دەبێت لە زنجیرەکانی زێت کە زێت فۆلد و فلیپە بۆ S23 ئەڵترا ئەوانش بەردەست دەبێت بە هەمان شێوە و بۆ تابی S9 ئەوانش بەردەست دەبێت واتە بەس بۆ S24 ئەڵترانیە بگرە بۆ سەروی با بڵێن چەندین هەزار مۆبایلی تری سوودمەند دەبن لە زیرەکی دەستکرد لە سامسۆنگدا. کاک پشتیوان بەوەی کە خۆم مۆبایلی گۆگڵ پێکسڵ بەکاردێنم هەستەکەم کۆمەڵێک زیرەکی دەستکرد و گۆڕانکاری هەیە 2-3 ساڵ پێش ئێستا گۆگڵ گرنگی پێداوە و بەکارێناو لە مۆبایلەکاندا وایە بە بێگومانی گوگڵ لە هەر هەمویان لە پێشترە لە هەر پێشکەوتنێکی ئەندروید کە ڕوو دەدا لەبەرەوەی بنچینەی سیستەمەکە لە لای خۆیەتی هەر ئەپدەیەکی تازە دەردەچێت لەلایەن مۆبایلەکانی پیکسلەوە یەکەم جار ئەپدەیتیان بۆ دێت ئەوانش بە هەمان شێوە 6 بۆ 7 ساڵ پشتگیری دەکەن و هەر زیرێکی دەستکردێک کە خودی گوگڵ سەرپەرشتی دەکات لە مۆبایلەکانی خۆشیدا بە هەمان شێوە پشتگیری دەکات ئەگەر بێت و سەیریش بکەین مۆبایلەکانی گوگڵ میگاپیکسڵێکی زۆریان نییە لە کامێرە بەڵام با بڵێن لە ئەنجامدا کامێرەکانیان زۆر زۆر نایە بە ئەوەش چەندین ساڵە گوگڵ بە زیرێکی دەستکرد کاری لەسەر دەکات.
زۆر باشە کاک پشتیوانکو کۆتا پرسیار وەکو بەڕێز لەناو تەکنۆلۆژیات و شارەزایەکی باشە لە تەکنۆلۆژیا هەیە چ شتێک ئەبوایە لە S24 هەبوایە بەڵام بەکار نەهاتۆ و تیایدا مەوجود نییەوە چ شتێکیش هەیە لە S24 بەڵام ئێوە تەوەقوعتان ناکرد کە نەبوایە و باش نییە لە مۆبایلەکەدا هەبێت بەڕاستی S24 ئەڵترا یعنی شتێکی نەهێشتۆتەوە بۆی کەوا تێیدا نەبێت تەنها یەک خاڵ من با بڵێن بەلامەوە ئەوە بوو پێویست بوو کەوا بگۆڕدرێت ئەوش بریتی بوو لە خێرایی بارگاوی کردنەوە کە چەندین ساڵە 45 وات بەکاردێنێ بەلایانی کەم دەبووە زیاتر بە بۆی شکۆێستا خۆتان دەزانن با بڵێن کات کەمە کەسەکان زیاتر لە گەشتدان بۆی پێویستیان بۆی مۆبایلەکانی زۆر بە خێرایی شەحن بکرێتەوە و ئەو خەلەل لە ئایفۆنیشدا بە هەمان شێوە هەیە و ئەو شتێکەوە زۆر سەرنجی بنی ڕاکێشە لە زنجیرەی S24 ئەڵترادا بریتی بوو لەو زیرەکی دەستکردەی کە بەکاریان هێنا هەم لە گۆڕینی زمانەکان هەمیش لە تعدیلکردن و دەستکاریکردنی وێنەکان بەڕاستی شتێکی زۆر نەبینرا و دەگمەن بوو. زۆر باشە زۆر سپاس دەکەین بەڕێز کاک پشتیوان عەبدوڵڵا شارەزا لە موبایل و تەکنۆلۆژیا هەموو جارێکەوە عەزەتین بەڵام بەڕێزتان تایبەتن و خۆی گەورە زانایی زیاترتان پێ ببەخشێت زۆر سپاس دەکەین کە ئەم دەرفەتە بێ بەخشی دووبارە.